توانو رام كوتن ايكونه واورن من رام كوتن ايكونه واورن تواد ما وبالوتو اوشيم نبيا ورن دیواڵە و کەشاڵ دەرمانی دەردان سارشکەری زام هەناسە سەردان تەقالا و خەڵکی بەبێ مردامان مەینەت و ڕوا و بێوەرمی شەوان مێوە و سەمەرەش ڕەنگینی باخان فەخر و شانازیش بە بەرزی شاخان ئەو ڕۆکە سەنعەت گمبێ بێ نامش محاڵ و تۆنە بەرز بێ مەقامش دەستکاری دەسڵ نمونە و شاران ڕانک و چۆخەڵ زینەتی یاران دەسوپای مەڕیای تەمام وردوهان نەبێ دەرمانش مەرجە هەورامان هەر هونەرێ هەمچی کوردستانە بە شەرچەنەرە ئی هەورامانە
بینەران و وەشەویست و ڕۆژهەڵاتیوی و بەرنامە و ئورومنی جەدرێژە و بەرنامەکە و ئورومنی بە 17هەمین بەرنامە ئامێنەوە خزمەت و یان دەکاتە. دیارە مەبەست و بەرنامە و ئورومنی خزمەتکردەی بە فەرهەنگ و کولتور و کەلەپوری دەوڵەمەندی منتەقە و هەورامانی و گۆرانشینەکان. ئور تەمەدونی فرەفرەکۆنی تەمام و دنیێ و هەن و ئاشووریەکە بێن. ئور نامۆ یۆجە پاشا گۆرەکە و هەر هەمان سلسلە دەسەڵاتداری ئاشووریەکە بێن جەبێن و 2014 ساڵێ چیۆڵتەری. ئینە پرسیاری یۆجە بینەرە وەشەویستەکانما بێکێ چەنەش کردی بینمێ بەپیستم زاناکێ ئیسە عەرزشکەر و خزمەتە. ئارۆ جەدرێژە و ئی بەرنامێنە ئامێنمێ خزمەت و فرەفرە ڕێزدار و بەڕێز کاک مامۆستا نەبەز هەوران. مامۆستا نەبەز خەڵک و تەوێڵێن جە هەورامان و لە هۆنیەنە و هەرمانش هەرمانێ ئەدەبیە و ڕۆشنبیریەنە. بە کالریۆسش هەن جە دەروونناسی یا وێ ماماچمێ ڕەوانشناسیەنە. هیوادارەنە ئی بەرنامە بەدڵچاوە. مامۆستا نەبەزگیان فەرە خێرامێڵ کەرمی پێ بەرنامەکەی زەحمەتڵ کێشا یا گۆشانازیێنە کە جەنابەت تەشریف دادەن پێ بەرنامەوە ئێمەی بەرحەڵ ئێمە هەرپاسێکی عەرزم کرد مەبەستمە خزمەت بە کولتور و کەلەپور و فەرهەنگی ڕەسەنی ناوچە هۆرەمانیا و گۆرانشینەکە بەگشتی. هەرپاسێکێ من جەنابی و شارەزانە حەز کرد و بینەرێت شارەزا بە مامۆستا نەبەز چەند بەرهەمێوش چەند کتێبێوش بە چەند کتێب و شعرش بە زمان و یا واچمێ زاراوەی هەورامی چاپ کردێنێ و هەنێ دەسەوە و چەند ساڵێەوە بە بەردەوامی خەریکە خزمەت و منتەقە و هەورامانی کردەوە. جەنابڵ پسە شارەزێ و بوار و فەرهەنگی شارەزێ و بوار و ئەدەب و شعر و کولتور و کەلەپور و ڕەسەن و منتەقە و کوردستانی وەزیەت و ئارۆ و هەورامانی و کوردستانی چەنی بینی و بەنەزەر و جەنابی ئێمەمانان چه هەنگامانی و مشۆ جە ئارۆنە هورگرمێ پیانەیە بتامێ خزمەتی و پی فەرهەنگە دۆڵەمەنێ ماکەرمێ. فرسپانس کە ئەشکان کە جەنابی پێ بەرنامەکەتان من هەر فرەوەش حاڵیا و سپاس و مانیایی کەکردن سەر جەناب تا چی بوارە نەگەرەکتان هەرمانە کردێ و یاگە دەستە دیار بوون. ئەڵبەت ئانەکە ئیسە وینمێش دەربارە و خزمەتکردەی بە بوار و فەرهەنگ و هەورامانی جە بەعزی ڕووی و ڕەنگە پێشکەوتنێش بەوی شۆ دیە بوونە یانێ گەر گێڵمە پێسەرەتاکە ئانەکە بیان بەس سەرەتێوی زوانە پین و ئارویە نەبیێن یعنی بەعزێ و ڕەنگە بەعزی بەرنامی سەرەتایی جەڕادیۆکانە بیە مەسەن جەڕادیۆ بەغایکی سەرەتایی بێ و جەڕادیۆ مەریوانی بە هەمان شێوە تەڵەن ئاچی ڕاستەریانی بینی بە بنابینی گەورە پئیسەیە بەڵام ئینە یعنی بەرەوەرە تامی باشم پێشکەوتنیش بەوەی شۆ دیێن تا یاوان پینەیەک ئارو ئین و ئەم بەرنامەجی کەناڵەکانە هەنی و بعضی تر جد چالاکی فستیوال و اینو آچیوا هنی و دمایانه بعضی گروپ و بعضی سنتر و این تیپ و این چی و دروسی دینه یعنی هم شادن و هر پاسب جا بوارو نویستشانه یعنی کم کمی یعنی حرکتی و هن طبعا إما يعني قرواتني حركة آية ناس تبيستينا طبعا نخير يعني قرواني ك إنا يعني بس يعني بارودوخي سياسي قشتي منطقة كيو وباس بارودوخي آبولي إنا قر يعني كاريجر يشتروينه هن بارحال يعني بعضهم هو كاري هني رنجا دسو إيمان النبا يعني كأنا كهن طبعا أنا كدسو إيمان بونو مثلا إيمان تشيش كرمين وكامي زياتر وأنا كتوا قرد توا نايمان وزمش هرمانة رنجا إنشاء يعني هرماني ما بكفتامي قسيش سركر منه البته إما أجر جرك ما بو يعني خدمتي زيادة شينية كان خدمتي فراوانتر وخدمتي شايستر براستي يعني بمنطقة كما كان جبار وفرهنجنا من أجمع يعني بيستاني كرو والله قرشي بين إما تايبت من ديكا هوراماني بتمامي بجناسنا من ما بس معنا يعني ك واسمي سمان يا كسيتر البته يعني قر كسكيش مكرينا بينا يبزاننا طبعا ضرورة ما نشترك منها ومن مواجه مثلا بارمونا مثلا من شيء مجالنا يعني شهر زي بس أمام هالكبتة وقرباري ورقصي كرو بس من أمام زاننا ك رنجا يعني
کەسی تەریجی باڵتە قسیش سەروی نەکردبووە کە هەورامان کومەڵی ڕووەوە تایبەتمەندی وەش هەنش ئی تایبەتمەندی مشۆم جە خزمەتکردن و چەما گیریا و ئێمە سەر ئا تایبەتمەندی ئەفکامی درێژە بە خزمەتکردن و مادەن چا تایبەتمەندی پێنمونەی یعنی هەرجە مەسەل و زمانی و گێرەش یعنی هەورامان صاحب و شێوە زمانی ویە زمانی فرە دەوڵەمەند زمانی و کە تاوی واچمی یعنی کۆمەڵی تایبەتمەندی فرە گۆری شتەمی زمانە و بەشی فرج ئەدەبی و جە واچمێ جەنویستەی پی زمانەیە هەن ئەنجا ئی زوانە یعنی سەردەمێوەنە زوان و ئاینی قیرفانی بیان سەردەمێوەنە تەنانەت یعنی زوان و دەسەڵاتی و سیاسەتی و ئیدارەی بیان جە زەمان و ئەرتەڵابەتانە ئینە پسە زوانی یعنی پسە ژینگە و سروشتی واچی هەورامان یعنی ژینگەی تایبەتەژەن و سروشتی تایبەتیژەن و ژینگە و سروشتیش دیارە کاریگەری ڕاستەوخۆژن سەر و ئیرۆکردن ئینسانی سەر و نوع و ژیانی ئینسانی هەرپاسە جەڕووی ئابووری و گوزەرانی ئینیشاوە یعنی هەورامان تایبەتمەندی وێشانەش یعنی جەڕووی کار و پیشە و جەڕووی باخداری بەڵام ئەگەر ئێمە گەرەکما و بەی سەر و ئینەیە قسەکەری هەروواچە تایبەتمەندی ژیان هەورامانی مەسەن بۆ سەر و باخداری پێنمونە یا بۆ سەر و پیشەی ئێنە ڕەنگە وشتاق بەرنامەی زیاتر گەرەک بوون یعنی کە تو چنی تای کار قسەی سەر و پیشەکە پیشە دەستیەکە هەورامانی و سەناعەتی و ئینیشاکەری جە هەورامانەوە هەر پێنمونەی مەسەل و باخداری یعنی وشتاق یعنی چەند تایبەتمەندی وێشانش یعنی بە چ جۆرێ کریان چ وەختی وە نەکریان ئینە یعنی گەر قسەی وێژ گەرەکەشانە سەرش هەرپاسەکە وینمێ ئەفۆم کە قسەیش فەرماوی ئێمە جە فرەتەجە 2000 ساڵە چۆ وەڵتەریەنە بەحاڵ قەباڵە مژوەکەی هەورامانێکی یۆجە سەنەدە هەرە مهمەکە و کوردستان یعنی بەگردی واچمێش وینمێ جە منتەقە هەورامانیەنە نوویسیێنی و زەبت کردیێنی که برحال معامله و ورته و اسی با خملکی یا بکریدش یا با اجارهش اینه طبعا من فرهنگی و فرق رقصن ما پی برزو که بله هورامان و کردستان بگردی جد 2000 سال شو والترینه و بتعبد آخرین قبالش که زمانو اشکانی کانه بیان که به زمانی یا واسم زاراوی هورامین نویسیان اما بین می أنا ما بيفرزو كي صاحب فرهنگ وكلتوري وكلابوري فرفر راسنن ما أفهم كده قصة كم بريء جاي موقت ما جا تايبت من ديان ترو هوراماني بينمونا مسألة هنرو هوراماني يعني كهنري مثلا تايبت من دي وجه نشاني كهنري ورسان وحقلا ونامسك يا وأي هنر تكليشنا واسمه كاريجري هنر ودولو بريش يعني درو سرنا كريان وأي هنر يعني رجوريشي فرا طولجان يعني كاسمه جلو بەتایبەت سیاسەمانە یعنی پێ ڕۆژگاری فرەدێرینی کە پەیوەندیش یعنی چەند چەند سروتە ئاینیەکە زەردەشتی ئینە ئی هۆنەرە بەچمی تایبەتمەندی وژەنج بە گربارێ وەرە یعنی وە چەند نوعی مەسەن جەگورانی بجە چەند نوعی جەگورانی ما هەنێ ئینە مەسەن جەڕ و گورانی جەڕ و ئەدەبیە یعنی بەشی فرە جأدبوا دولة من ونتو إما بشوا هورامي نويسيان وكمال شاعري جوري هركوتني باتم بهورامي هذا جهورامي أنا وكمال شاعري تريش كهورامي نبينه وبهورامي بيله جهورامي نويستان شبي زوان شوا زوان هورامي نويستان شان إنه يعني كمال تايبت مندي جوريني كيمشم ورو تماشا غير منه يعني بينه بتامي إي تايبت مندي باريزن مي وإي تايبت مندي كرني ب پایه و اساسی سر و اینه یعنی اما بردامی دمی به خدمت کردی ببارو فرنگ و هورامانی فرق سلام سجند الصوج بو دیاره جناب الشعراء بموضوع فرق خاصی کر اما من قرق ما چیکار رون کردنمی دوست برد با ای برنامه عالیز آنها که هورامان بشه و هرگز جوان نکریه کردستانی بیان بدأ خوای ما بین میجا بعضی محفلانه و جا بعضی بحال فيني كسائت الروشنبيرات أنا إدعي كراكي نخر كردستان جيانو لبر سروانية كي برحال رسناتي فرشهن وبرحال صاحب زمان وديالوجي وقصي كردي تايبت بولشنش إن جيان نخر إما من بدنيا أمتا وأنا واشوكي هورامان هيج وقت جيان بينجا كردستاني هورامان إما من تا وأنا واشو بأوبر الدنيا وكي بش وفرفرة مهم وميجو نتوو كرديا وهورامان جزء نتوو كرديا لرافضة هورامان بيك لناوچە هەرێمیە ژوورەکانی کوردستان پێناسەد دەکرێت کە تاکو ئێستاش
کاریگەری مێژووی بەسەرەوە ماوە ئەو ئاسەوارانەی کە لە هەورامانە هەن ئەو ئاتشکەدانەی کە لە هەورامان دۆزراونەتەوە بە بەشێکی دانەبراوی مێژووی کوردستان پێناسە دەکرێت و مێژووی کوردستان و کورد و کە لە چیاکانی زاکرۆسەوە دەست دەکات و هەورامانیش بە بەشێکی گرنگ لە زاکرۆس و لە زاکرۆس پێناسە دەکرێت و بەشێکی گرنگ لە چیاکانی زاکرۆس پێکدێنێت بایەخێکی گدا گرنگی هەبووە لە مێژووی زاراوەی هەورانی و ناوچەی هەورامان لە پاراستنی کولتور و زمان و ناسنامەی نەتەوەیی کورد ڕۆڵ لە پەیوەندی بە زاراوەی هەورانی و بە ئەو هەموو شەگەلە کە دەتوانێت بڵم زاراوەی هەورانی لە ئاسڵ یەک زمانی سەربەخۆدایە چونکو بەڕاستی زمانێکی زاراوەیەکی دەوڵەمەندە شیعرەکانی مەولەوی بە نمونە دێنمەوە کە خزمەتێکی یەکجار مەزنی بە زمان و ڕێزمان و ناسنامەی ئەدەبی کوردستان کردووە ئەویش لە ڕێگای زاراوەی هەورانیوە بووە ئەو زاراوە شیرینە کە بایەخێکی یەکجار مەزنی هەبووە من پێم وایە ئێمە لە کوردستانێدا وەکو وڵاتانی ئیسکاندیناڤی کە چەند زمانی تێدایە چەند زاراوەی تێدایە من پێم وایە ئەگەر ئێمە بتوانین لە داهاتی کوردستانێدا زاراوەکانی سۆرانی زاراوەکانی وەک هەورانی وەک زاگزایی وەک بادینی وەک شکاکی ئەمانە بپارێزین ئەمانە وەکو خۆیان پێشەوەچوونی کولتوری بەخۆیانە ببین و خۆیان دەوڵەمەندکەن بەو شێوە دەتوانین خزمەتێکی زۆر زۆر گەورەتر و مەزنتر بە زمان و ئەدەبی کوردی بکەین چونکو یەکێ لەو هۆکارانەی کە بۆتەوە هۆی ئەوە کە زمانی کوردی نەتوێتەوە کولتوری کوردستان لەبین نەچێت ئەوە بووە کە کوردستان لە چەندین چیرە و تایفە لە چەندین زاراوەی جیاواز و بایەخ هاتووە کە هەر کام لەو زاراوانە لە پاراستنی مۆرکی نەتەوەیی لە پاراستنی ناسنامەی نەتەوەیی لە پاراستنی زمان و ئەدەبی کوردەواری کاریگەرێکی یەکجار زۆریان هەبووە و ڕۆڵێکی یەکجار مەزنیان گێڕاوە بۆیە هەورامان و ناوچەی هەورامان چ لەباری مێژوویەوە چ لەباری پاراستنی مێژووی کوردستان چ لەباری پاراستنی زمان و کولتوری کوردستان ڕۆڵێکی یەکجار مەزنی گێڕاوە و ئێکێ لەو هۆکارانەیە کە کورد بە مێژووی خۆی دەبەستێتەوە بەواتە کورد بە مێژووی سومر و مادەکان و ئەو دەسەڵاتە کوردیانەی کە لە پاش ئەوە هاتوونەتە کایەوە دەبەستێتەوە ئەوش لە ڕێگای ناوچەی هەورامانەوە بووە کە ئیستاش بەشێکی زۆر لە کولتوری کوردستان کولتوری کۆن و مێژووی کوردستان لە هەورامان و ناوچەی هەورامان پارێزراوە بنچینەی شاڵی دڵ بەراورد جەڕاوی مۆڵە دوور هەرچێ وت کرد ئیسە ئەی تاڵی و قین گرتت پەیچێش ئەی تۆ بەستەی زام لاو بەردڵ پەیچێش باورێ ئەی مەینەت گردنە و کافی تەماوت زیاوت کرد جەبێ ئەنساوفی ترسێ بێ ساماون زەحمەت جەلاوی من جەوری دڵبەرن منیەی نەڕاوی من هەڵاوی هەیماچی گیرت نەوەردن بۆی شەماڵەی ئێش عەشقت نەکردن من دەردە پێکاور ناوز دڵگیرن دەوای زەماونم زەمداوری تیرن بێشەرتیش دۆسێ قاورش وەفاو من مەزەی قین لەزەت جەفاوش سەفاو من ئەر هەر ساو دەردێ و تەرچەنین بەی و ماچون ئاو پەی دەردێ و هەنین ئاماون ئەردیت باڵا و عەرعەر تەرز عەرزکەر نەکجارێ وەسەد سۆز بەرز بەڵ دڵوێشکەر و مەینەت گاوزەکەش پەیا و پەی نەدڵەی تەنگداو هەر خەدەنگ بەرۆ وەجاوی خەدەنگداو هەر خەدەنگ بەرۆ وەجاوی خەدەنگداو يصير ورو
يفخوك داوي ومنومي لقاول قال فداو الله قال خاشرت البنيشوح ومن أبا ونيوم يا البديوم يا الوتوم يا بخواك كواش بخيب لي عمي لقاول قال قليو هينك يا نوع قال مخايس غريبي ومن أبا ونيوم يا المروي الموضوع يا الملي بخواي نقل خطايمي لقاول قال كريم قالوا له قال نام البيت وهمي لقاون يا الكرام يا ريم شنام يا الولي وفاكاك من خفيري عمي قال بدري يقين وهو قال الأمر بالوتاصي ومن أبا ونيوم يا اليكتيم يرينوم يا الملي الباقي وصلا من أبا ونيم قال قبله محراب قال مليو سكر برزين ومن أبا ونيوم يا الجرقي إدخوك بابا بەڵێ مامۆستاکیان مەمێ سەر و ئانەیە ئێم جانەوە فەرماکەم شو چێش گەرمیی بوارەنە و ئارۆ بەرحەڵ جبوار و فەرهەنگیانە ئارۆ هەورامان پێویستیش بە چێشیە هەڵبەتە پێویستش بە فرە چێوان یە چاچێوە یەکەم چێوانە نەمنەجۆم قەڵم بەدەستەکەی هەورامانی نووسەر و شاعیر و ڕۆشنبیرەکەی هەورامانی پتاوە پێوەرە بەرخورد و پەیوەندی بەردەوام بوونە پێوەرە پتاوە یعنی بە دەرچانێ هەر ئایدۆلۆژیە و هەر ئینتیمێوی سیاسی هەر ڕێباچمێ
جۆرە جیاوازی تەرکە بۆشە یانێ ئێمە چێ متاوەکو ماکەرەوە کە خزمەتکردەیە بە هەورامانی و خزمەتکردەیە پا فەرهەنگە دەوڵەمەندەیە کە ئاماژە ماپ نەکرد ئینە متاوە ئێمە کوکەرەوە بەس ئایا ئێمە کوبیەوی چی منەما هەن یعنی من هەستکردی کۆبوونەوە چی منەمان نییە یعنی بەروانەی پێویست کرد ئێمە یعنی کەم بەعزی هەوڵی هەنێ یعنی جاروبار فیستیڤالەکە یا سنتەرەکە یا بەعزی مەڵبەندی ڕۆشنبیری بەعزی و جەکەناڵەکە یعنی تا ڕادێ و هەڵشادان چیوی چی منە دروست کردوێنە بەڵام یعنی هەڵای منە جم منە نشکە ئێمە پتامی خاستەر جەمی بیمیوە و پتامی بەرنامەی هاوبەش مابوونە و کاری هاوبەش و بنوعی مابوونە کە پتامی بیمێنە تەمام کرد و یەکتری بەڵێ ئەلبەت یعنی میدیا چی بارۆ یعنی ڕۆڵی فرە گرنگ بینونە ڕاستە ئیسە کۆمەڵی بەرنامەی هەنێجە کەناڵەکانە بەڵام منە جم ئی بەرنامێ یعنی بە کەمی کەمێنێ یعنی پسە کەمی کەمێنێ پسە وەختی کەمێنێ و پسە ئانەیە کە واتمێ هەم ماوەکێت چای یعنی ماوی کەمە یعنی کەناڵی وەنە واتمێ دوێ هەفتی جاری و نیم سەعاتی و بوونە یعنی بەشی هەورامی یا پێ بەرنامی هەورامی منەجم یعنی نەکاتی وی کەمە ئەڵبەتە خەڵک ماچوو دەی مەسن خەڵکی جەن داوانەیە کەرۆکە ئەشیە کەناڵی هەورامی بیە یعنی کەناڵی فەرهەنگی خزمەت و فەرهەنگ و هەورامانی بیە ئەلبەتە ڕەنگە خەڵک واچوو دەی منطقیوی کەمی یا گولانەی پسە هەورامانی چ پێویستشپانێنەکە مەسن کەناڵی بیاچێەوە دیارە هەورامان ئەگەر پسە جوگرافیا یا پسە ڕوبەری کەم دیاربوونە بەڵام پسە فەرهەنگی پسە مێژووی یعنی فرە دەوڵەمەە و فرە قوڵایی فرەش هەن و متاوەچونە یعنی ئاقوڵاییە و ڕوبەرە جەبوار و فەرهەنگیانە کە جە هەورامانە هەنی پسە باس ماکەر یعنی هەر لایەن و چالایەنە گیری دەوڵەمەنی و تایبەتمەندی وشانش متاوەچونە یعنی ئینە تعویز وانەشە کردنەوە کەواچی هەورامان ئەگەر ئیجازەم فەرمایی من با تەمام کرد و قسەکە جەناب جملەی دێڕێ عەرز کرد و بەرحەڵ دیارە هەورامان سنووری دیاریکراژ نییە یعنی پێمە ئاشکرا بوو کە ئینە سنوور و هەورامانیە بەڵام ئێمە مەبووانێ دەنەزەگرم کە ئێمە بین و 500 تا 600 تا 800 تا 900 هزار ماجە ئێرانە نەهەنی مەسن 6 دقیقه بەرحەڵ حدی ئەقل هەر دقیقه لانیشا سەڵدانە یانیشا چەند اینجا منطقە و ژاورونی دیێرە چوار شاری گۆڕی ماهەنی پسە شار و پاوێ و شار و نۆچێ و شار و نۆسی و ئانیشا و مەسەلەن بینی بەرجە منطقە و دیاریکراوی بەرحەڵ هەورامانی مەبین مەجە شار و قڕوێنە ئێمە چنددەگەی ماهەنی بەنام و بە هەورامی قسەی کەرا بە هەورامی دوا بین مێجە کرماشانە نزیکی کرماشان نیە 30 کیلومتر و ئەو لەو کرماشانیانە دەگامانە بەنام و کەنولەی و هەر پاسەکە بێمەوە پێی لێوارین و کوردستانی یا باشوور و کوردستانی بینمێت باجەڵانەکێ و زەنگەنەکێ و ئانی پارێزگە و مووسڵیەنە و جە پارێزگە و کەسکێنێ بەڵێ بۆ زازاکەی تورکیە هەر پاسەکەی ئاجی حدێقل یعنی وەکو حەشیمەت چاوە پسە جەمعیەتی منیە شارە پێی دیوێری ملیێنە فەرماوەتە مەناکردی بەڵێ جات بێجگە ئانێچە یعنی من وانتم کە جەڕووی مێژوویە جەڕووی ئەدەبیە جەڕووی زوانە جەڕووی هۆنەری گۆرانیە جەڕووی ژینگە و جەڕووی ئابووری چینی شاوە یعنی هەورامان تایبەتمەندی وەژەنش و هەورامان دەوڵەمەندی فرەژان و کەرەستی ئینە بیان بە سبب وانەیە کە کەرەستی فرەوەرو دەستیانە بۆ کە ئێمە پتامی یعنی پێویستپانەیە کەرەوە کە تۆ میدیانە یعنی پتاوی هەرمانەشتەر کردی وە پتاوی یعنی ئینە باتمێ وزیە وەرو چەما وە پتاوی یعنی کەریش بە باتمێ بەرهەمێ یان دەزمایی فرە گەورە پێ خزمەتکردە و باتمێ ئەدەب و فەرهەنگی کوردی یعنی بەگشتی و بوو بە سبب و دەوڵەمەندکردەی باتمێ فەرهەنگی گشتی یان ڕۆشنبیری کوردی ما بەگشتی بەڵێ ئەنجا وەروانێن یعنی مەکرێمە واتمێ هەورامان ناوچوی کەمە ڕەنگایی نەوەز بوونە بەڕاستی یعنی بەرنامەی کاتەکە شاکەماوە بەرنامەکەی تامی واتمێنە هەڵی ڕەنگە نەتەوا بوو شادیاوە گرد و مەجالەکارە کە بە گربارێ وەرە یعنی قسە سەر و گرد و لایەنەکە هەورامانی کەرانی وەروانەی پێویستکەوری بەرنامی هەم وەختەکە شافرکردێنەوە هەم واتمێ بیا و ئانەیە یعنی کەناڵی تایبەتی یعنی بە تایبەت جەڕووی فەرهەنگی و ڕەنگە بەس خزمەت فقط گۆرانیە واتەکەی و گۆرانی بەستێ سەر نەبوو واسە ئینەی خەریکین خزمەتکەین بەس دوێدانە سیاچەمانە یا وردە بەزمی یا چەپڵی بزا سەر ڕاستفەرمانی فەرمایشەکە فرە جوانە ئەلبەت بە شێوە یعنی خزمەتکردی بە هونەر و بە موزیک و بە گۆرانی هەورامانی بە شێواجە خزمەتەکەی بەڵام یعنی گرد و خزمەتەکەی نییە ومە بۆ خەڵکی پانێ بیاونە یعنی پێی نمونەی یعنی من خەڵکی فری ئەکادمی جە هەورامان نەهور کۆتن دیار نییە یعنی مەسم بەرنامەکانە کەمتر دیارە چەند دکتۆرە چەند کەسی محامی چەند کەسی واتمێ بوارەکە تەریانە یعنی کار و خزمەتی ئینسانی شاکردن جەڕێک خراوەکانە چەندان خەڵکیمانی جەهەندەران یعنی فرەیاگینە دەوروینە ئێمە بەرنامەکانە مەوینمە یعنی کەمتر چێوە بەرگنە یعنی متاواچ و جۆرێ بەرنامەکە یعنی
نوعي نريد زالبيان من الشارع يعني جركا كتير إما تاني بربشمنه يعني كتير فراوان تر بين يقصي سرو فرتشي واتري كذا يعني بين مني متى يقصي سرو زالي كرم جهورامان تنيم جو يعني تني جيوان والتر فينا نو وشوي سوبر نامو أورموني سكوا مامسا نبزي مبرو بلام جرك ما سرنجو ديو روحو هستي هنري منطقة هوراماني شمي وشوي سي برمي وبي منطقة جاور دهات و تنگی سری و میراوی فرماوده چنی شهر و مامسا مولوی و گرانی و مامسا عثمان هورامی بزم هم فرداون یاوری موبل کش یک امشو دفه درویش هاو درویش باور نکورد ولولی دف داو روی پند توبیخ و هر طرف داو روی پند او یاراون دل و جهد و جخت روی توبیخ اولاوی معدومی بالبخت واو سهی دلی ابلهی بخبر هرز ساوتي ترك خاو شيرين كر شون خلوة مال بغياورا شون خلوة مال بغياورا عالم قدوة دوس خبر داورا نواو مهمان بو تو نويني كس خفال بو پريل تا آخر نفس ديدل توز غير نشتنش ونا ججوي سوزي دل آويش در پنه ور تو بناویل پردش هاو نسر او تو موینو جتو ظریفتر امجاود یاد کر عمر عبس ویردت باور و خاطر ناپاو کی کردل سرفگن دبر چون شرمساراون چمی چم خور کر چون سیلواراون بلشور و بو آو کرم فراون بابل و بابل سیاهی تاوان بابل و بابل سیاهی تاوان دي صلت مريضوك دلقيان دي دفزان ابنكم دي صلت مريضوك دلقيان دي دفزان ابنكم والله بفركي وارم وضلين وقول ودابم دي فركي وارم دلقيان وقول ودابم وشاري مالي ولا طلقيا ذيتوكر وين راقوا وشاري مالي ولا طلقيا ذيتوكر وين راقوا كشوان كان كشوان وسيقي لسيركي ولا كشوان كان كشوان وسيقي نسينا من فاقوا وسيقوا شبيت نسينا من فاقوا وسيقوا شبيت هیوادارنا ای کلیپ و ای برهمتا بطلبو جا منطقه سرسوز و برهم هنر و نیشتمان پرور و جاوروینا
هەر نزیک بێ و سپارەت بە قسەکە و مامسا نەبەز هەورامیانە من جگەرەکمان تاپنە عرسکەر و جا تۆڕ کۆمەڵاتی فیسبوکیانە لاپەڕێمە هەن لاپەڕۆ بەرنامە و ئورومونی داواکەرمێجا تەمام و ڕۆشنبیرا و دڵسۆزا و ئەدەب و فەرهەنگ و کولتور و کەلەپور و هەورامی ڕەنگە ئێمە بەهۆ بەعزێ و هەرماناوە مەزالمانە بۆ پەیوەندی بە گردی تاوەکەرمێ وەشەویسا ئێمە داوا تاوەنەکەرمێ بەرحەڵ پەیوەندی بە ئێمەوە کردێ ئێمە بیاومێ خزمەت تا و بۆ بتامێ بەرنامەی دۆڵەمەندتر و خاستر دێمێ خزمەت و وەشەویسە و زمان و ئەدەبیات و فەرهەنگ و کولتور و کەلەپور و هەورامانی بەڵێ مامۆساگیان هەر پاسەکێ من خەبەردار بیا جەنابڵ بەرهەمێوەی نادەسەوە کتێبیەوە دەرمۆرد و فەرهەنگ و هەورامانی و بەتایبەت گۆرانیەکەش حەزکەر و سپارت پێی کتێبێتەوە و ئی هەرمانێتەوە تۆزەحاتی ما فەرمایی مەمنونەوە البته يعني قراني هوراماني بسوات ما تايبت من الشام يعني كمال الروح هرجي رقصش السركري يعني في قراني مثلا شكوان شنياوان إلى وتم جوري قراني مال ما يعني نقصش سركريان أو بتبعزيو قصوبان سركريان أنا كمان شيء بابتنا شيء ميستنا كحسن سركردن لا يعني وكم تاو نامش بنيو مثلا بين منيشني جا قراني منطقة كاتر كردستان يعني قراني ما هل ما جا قراني نجتماعي يعني قراني نتوي يا سرودي نتوي نجتماعي يا قراني بو خاك وبو زيد وبو سروش جا قراني هورامان إينا بفريهن بلام أجمع بس بيستي تيش كجنا وسيان سرقسش سرنا كريان البته إما كجلمة بسرتا وجيان وقراني مثلا ودارك هوراماني وش فرسر سامي بس روشتي برزاني يعني جا تشاو بيكوت مكانه يعني جا قصور باس وشانه يعني بس ثانية كرا كسروشت إلهام دري بجورشانه جا هالشي ليه مثلا آي كوتيني وصفه سنة بعدين سروشتي سروشتي كتشنج جيوانه ورو أنا كسروشته هوراماني سروشتي تايبتي بيان ورو أنا كسروشتي البته وممزان يعني سروشتي جوانية يعني فرد تايبت مندي وشانش وأجم من شيء وترك كاريجريش ترينه بيبو شعر كي مولوي يعني لسراني يعني صيدي هو رامي شاعر كاتري كفرج الشعر كاشة يعني استعيش شخص كردان سروشتي أول هريو بزواني تايبتي وشعري وهل باسا يعني بيوندي خلق هوراماني بخاكيو بيوندي فرق كولا يعني من أجم بيوندي فرق كولا برواني جيان وبزران شكل خاكيو بس يعني برواني بسوات ما جينجا كجواني تايبتشان ورواني من حست كرو يعني جوراني هوراماني جوراني بسروشت هوراماني جوراني بخاك هوراماني فرواتيان انجا من إنا يعني كردن بابتك بتصم بشي وجانك بس وهوراماني تا وقتنا كهورامان أودانا وإنا جياني آساي وشاني شي وقتنا شني جوراني بهوراماني واتيان جوار زكانا مثلا جهر شوار ورزاني يعني ما جوراني ما هني بتعبت بهوراماني جواهر نشني هورامان شنينا جهامنا نجيان وهوراميكا هورامان شنينا وجب هايزنا مثلا يعني طبعا يسجوراني بدوني وفاس مجالني أماجش مكان والله من يستكان جوراني بجوراني أماجم كنا كردن وحتى جز إنسان يعني هورامان شنينا ثم يعني ما إنا يعني يكم جار يكم رسم هوراماني واتمين شا وقتنا كهوراماني نيا جوشنا وهورامان أودانا جياني أساي وجبجيو جوراني هورامي بس معنا ما كردن شني وصف هورامانيش كردن وشني بس هورامانيش كردن لما ترك هورامان بهوكار وجنجي ويران بونا وواتمي جا هورامان واتمي سر بشو هريم كردستاني جا حفتا وشتو حفتا وترحيل يعني واستن دست نكرونا بلين وجا بهمان شو يعني جا واتمي بشو سر بروجلاتيج جنگ دست نكرونا منطقي فرجا هوراماني ويران بونا خلقي فر آواره بونا دوركوتي خلقي دوركوتي هنرمندكان جا هوراماني إنا بو بكرستي فر بيقوراني هوراميا بيقوراني واتكا كبتاوا يعني واتمي إنا كرا بكرستي وكمان أجم يعني إنا كم ترجم منطقة كاتريانا هن يعني سبين مني مثلا باسو خاكي يعني اجتماعيات بعضي تشيو كواشيش نلا يعني سياسي جا لا وكان يعني جحيران مثلا تراضي بكميهن بلان من أجم جوراني هورامي إي روبري يعني روبري فرف راوانا جا وقتي ويترك هورامان صلبوني يعني فرتشا جورانيا جدم جوراني واتكا ومجنومي هرشا وقتي يترك هورامان صلبوني حفتا وحفتا وحفتا وشلاني شاوا ببردواني حتى يعني آسر دمك يتر هورامان كمي أواني بوش وينوه تنان وقت كيما قيلمة في هورامان يعني شيء أخيرا كمي هورامان كأوانيش قلنا وبرا ورا دماء رابرين ودماء باردو خيتري كمي ورا أجمع هلاي هناسو وقتي هرج جوراني أي سنة هن كهورامان هلاي نبينا هورامان كجارا يعني جوراني تعبير شانه كروك
هەورامان ئیسێ هەڵای نەبێنە هەورامانە گوجارە هەڵای ئێمە هەست بە نوعی جەغەریبی کەرمجێت هەورامان چونکە هەڵای ئاب بوو بەرامەوە شۆ پێش نەگەڵانەوە و هەڵای ئێمە بەعزی جە هەورانیەکان یعنی نیەن من زێد ومانە یعنی ئاواری میدان دەربەدەرن یان نە ئەگەر ئینە هەندەران یعنی فرێمان ئینە چه هەڵای هەستش نەکەرینە ئێنە بەشی تەرژ یعنی بەشی ئێرە میچانە کە ئێمە ئیتر وەختی و کەواتمە ئیبارودۆخە تازە مێوەرە خەڵکی گێڵەوە ئەلبەتە ڕاستە بەشی چا هەستە کۆنەیە هەرمەنەندی گەورانە هەورانیانە بەڵام بە نوێتر گۆرانی هەورامی دەستکەراوە بە باس و هەورامانی بە سروشت و هەورامانی بە وەسف و هەورامانی ئەتمتاو واچوو یعنی نوعی جە بەرنامەیەکی یعنی هەنجە ڕێکبستەی گۆرانیەکانە مثلا بەرنامی کە بەتایبەت جە هەورامان واچنێن بەش سەر بە ڕۆژڵات و کوردستانی چاگە کۆمەڵی و بەرنامەی فرەگۆری واچنێ ئیجراکردنەکەی گورد گۆرانی واچەکە بەشداری شەچ نەکردێنە و بەرنامەکەی نامی وشان وشەوە متاو واچمنە یعنی جەگرد و نوعەکە گۆرانی واچێنێ یعنی بەشی جەگۆرانیەکان دیسان پێ هەست و تاسەیان پێ ئەوە گێڵای پێ هەورامانی کە ئێمە گێڵمە پێ هەورامانی هەست بەشیشی کردێ بۆچنی هەستووەمە دووبارە پێ هەورامانی بەرزمنە من بابەتەکە و من یعنی ئینمە باسکردن ئەلبەتە لەمە ئینە مەسەلێ یعنی گۆرینە کە چنی سرود هەن پێ نیشتمانی سرود هەن پێ لایەنی نەتەوایەتی جە هەورامانە ئێمە مەدامی واچنی سرود نیا ئەلبەتە یعنی بۆچین هەن کاگەی بۆستم بۆچین نەوشەن پێمە سرود مادیان فرەکۆن یعنی شعرەمانە شعر سرودیانە یعنی واچیانە بەڵام جەسەر و سرودی و ئی گورانیمە هەنی کە من ئەجم ئی گورانی جەسرودی مهمتر مەواتو یعنی سرود زینشەن یا سرود دەورویش دیانش واڵەوەیش دیانش بەڵام سرود یعنی ڕەنگە زیاتر بەرهەم و حەماسەتی دروستکردنەوە پەیوەندیش بە بەعزی و بەگر وەختی نەبوون هەرچەندی مە کۆمەڵی سرودی ماهەنی یعنی بە بەردەوامی کاریگەریشان یعنی چ سرود و نەورۆزی کۆمەڵی سرودی تەری سرود ئەیڕەقی بوونیشان بەڵام ئی گورانی هەورانی کە پێ خاکی واچێنێ من ئەجم جە عیشقەوە سەرچاوە شاگردکان یعنی عیشق هەڵبەتە مەسەلەی قوڵنە کە ئینسان عاشقانە مامەڵە چین خاکی چین سروشتی کەرونە یعنی جە گۆرانی هەورانیانە ئی مامەڵە عاشقانەیە و ویلمەی کە مامەڵە چین خاکی سروشتی وەشەویستی پێی وڵاتی دەی ئینە من ئەجم پاسچەکردن کە ئێمە چەند دووری بیبینی جە هەورامانی چاوەختەنە یان باسمی حکوومەت و دەسەڵاتدارە داگیرکەرەی گەرەک شادی هەورامانی داگیرکەرە گۆرانی بێن بە پارێزەر و ئانەیەکە بێن بە پارێزەر و ئانەیە کە هەورامان باسمی وەشەویستیش دڵمانەمەنەوە وە سروشتە جوانەکەس وەختی تو کە گوش پێ گۆرانی هەورامیاگیری ئەجوی نای هەورامان وەختی گوش پێ دەنگ و فرۆ یعنی گۆرانی واشەکان کە گیرینە ئەجو ئینای هەورامانە یان واچمی ژیان و هەورامانیە جەها و گۆرانیا و جاری تر مێوەەر و چەماوەمە مێوەەر و چەماوە من ئەجم یعنی گۆرانی چی بارە تاواش ڕۆحیەت و بەشی جەڕۆحیەت و هەورامانی پارێزنەوە و بەڕاستی یعنی ئانە کە داگیرکەرەکی گەرەکشامی نەتەواشە یعنی باچمی هەورامان پان و ئەکە گەرەک شابی بسەڕاشەوە هەورامان تاواش جەڕاو گۆرانیەکەشە جەڕاو زوانیشە جەڕاو پابندی وشە بەجلی بەرگیش و بەتایبەت بۆ جغرافیەشە جغرافیای سەختی کە بێنەوەش بەڵێ تاواش یعنی وش پارێزن ئەڵبەت مەبەستمە ئیدماییەنە ئانە وەڵتر بەڵێ حتمما یعنی جغرافیا دەوری فرەنسی بەزووی بێبەر و هێواداران نمونە فرە بۆ مامسەگیان جەنابڵ و بتامێ ئێمە هەرچەند بەکەمی هەرچەند بەپۆتوانەوە ما بتامێ خزمەت و هەورامانی کەرمێ یوتە جە مەسەلەکە مێوەرە مامسا یوتە پرسەکە بیەی زمان و دیالۆگ و ئەدەبیاتی ڕەسەنی هەورامانیە ئێمە بینمێ من جاری چامنان چنی برادەرام سم نیشمێرە قسەی کەرمێ ماسمێ بیانی باوەڕ فەرماوە ڕەنگە فرە بەکەمی پێویستمە بە کەلێماتی تەری بووە و شایەتری غێرە زمانەکەی کوردی بوو بینمێ مەسەن هەورامی ڕەسەناتی فرە خاص هەن یا ڕەنگی و فرە خاصن جەمەود و ڕەسەنی بوشە و کەلێمە و دێڕەکە و وێشەنەوە تەنانەت پسە ئیدیۆمیچ پسە زمانی ئیدیۆمیچ پێی دۆڵەمەندبیەی زمانی یەکگرتووی کوردی جەنابڵ چن ئەدەبیاتی هەورامی و ئەدەب و فەرهەنگی هەورامی و قسەکردەی هەورامی بۆ مهم زانی و ئایا بەنظر و جەنابی ئینە سوالێوە سوالێ بعدیشم وەکو پرسێ دماییشم قاموسی هەورامی چن مهمە ئاروکی ئێمە بۆمە تەمە ناکەرو ئەڵبەتە ئێمە واتمە ئی زوانە دەوڵەمەندە هەن بەڵام ئەگەر ئی زوانە خزمەتش نەکردی و ئی دەوڵەمەندی وشەمەتەوە پارێزنونە طبعا البته بەشی جە خزمەتەکەی یان نەکەی کتابێ بە بەردەوام نویستەی بە هەورانی بۆنە یعنی ئەرچەند یعنی گەر کەس ڕەنگە ئاسان نەبوو کتابە بە هەورانی بنویسنە یان بەعزی کەس باس و ئینە ڕەنگە بوو بە سەبەب وانەیە کە ئێمە مەکردیەوە بە دوی یەرێ بنویسنێ مەسەلاً بە کرمانجی ژەوە بنویسنێ بە کرمانجی ناوەڕاست بنویسنێ بە هەورانی بنویسنێ البته یعنی ڕاستە ئێمە مەسەلەی شم زمان ستانداردی یعنی گەر دیمارێکی گەنویسەر شو قسەش سەرکردیەوە و زمانی
ڕسمی دیاری کردی بەزیینە ڕاگیر نییە چانەیەکەمە بەعزی مەجاری نەکتامی بنویسنی و توانە قسەکردن و کتامی بەرنامەوچی و مابوون ئینە هیچ نەگزەرمەوە جەزمانی ستانداردی بەڵکی زمانی بەزیینەی مازووە یعنی بەشەکە ماچمێ یانی شێوە زمان و هەورامانە ئەڵبەتە ئینە بە شێوەشانن کە بیایی بەرنامە و بیایی ئارو مەسەنچنی سوود میدیا ئەلکترۆنی هەرگێرمێنەکە وەشبەختانە کەمی سوودشنە هەرگیریان یعنی پتامیچنی سوود چی تەکنۆلۆژیا تازەی هەرگێرمێنە اینە بە شێوازە خزمەتکردەکەی ئەڵبەتە بە شێوترش ئانەنە جەنابێت ئاماژەوتمەکرد کە ئێمە پتامی یعنی قاموسێ قاموسی فەرهەنگ لغەتی ما بۆ بڵێ يعني إيه قاموسة تمام وشو زارا وكا منطقة كان قردو هوراماني قردو رامشكا هوراماني وقردو بشكا هوراماني جوش جيرو البته كمالي هولي بيني شيء يعني والتر ما صار بعضي هولي جدان ما صار جمال بيدار هولي وجدان وعلوش مثلا ما صار هجار مكرياني جقاموس كويشنا ما صار شيخ محمد خان جقاموس ويشنا إيه كرياني يعني بعضي قاموسي تلك يس البته ما صار من هوراماني كمالي ترى البته ديارة يعني كاركين ڕەنگە من بیرم نەبوو ئاماژە بە گردی کردو بەڵامی کاری ئاشاگەرەکە گرجەمی کریا یعنی گرجەمی کریایمە قاموسی فرە دەوڵەمەندمان بوونە یعنی گرد و کارەکەەوە هەوڵی کە ئیسە هەنەی یعنی یوزیا چونکە کار و قاموسی کاری و ئاسان نییە بە یەک کەس و دوو کەسوانە بەتایبەت شێوە زمان و هەورامانی ئێمە و ئەگەر زووی کاریچە نەکردنی ڕەنگە زەرەر کردنی چانەیە کە ئێمە خەریکە بەعزێ و کەلیمەی بەعزێ وەشێ و بەعزێ و دەستەواژی و زاراوی هەنی لە ئێمە ڕەنگە ڕۆنەمەنەی بلا بەڕاستی بەروانەی کە توی چێوە بەکارمانی پێنمونەی ئەگەر کاری و هەرمانەوە پیشە و هەورامانە نەمەن و ئێمە کۆمەڵی وشێ دەسەنەمێنێ یعنی پێنمونەی ئەگەر یعنی سێم وەختوش باسی پیشە و هەلاجی بێ یعنی کۆمەڵی کەلیمەمانی باسی پیشەکە بەدڵنیایە پیشە و کڵاشچنی یعنی کۆمەڵی وشێ هەنێ ئێنە پەیوەندیش بە کڵاشچنیە هەن یعنی پەرگە و تەبەنێ و کۆمەڵی چێوە ئەگەر خوان نەکردە یعنی هەرمانی نەمەن یعنی پیشە درێژش بنە نەوەریۆنە یا ڕەنگە ئەی وشێ نەمەە وەروانەی پێویستە هەم وشەکان پارێزمێ پێینێ ئەساس و پیشەکەی یعنی پیشەکەش یعنی هەم پارێزینەوە هەم پیشەکەش پارێزی پێینێ ئێمە واتمێ وشەکەی ما پارێزیانە و ئیسە خەڵکی بەتەمەن ئەڵبەتە مەنەن ڕەنگە لە ئایشا و کۆمەڵی و کەلیمی فرەتەر کۆمەڵی دەستەواژی فرەتەر کۆمەڵی زاراوی فرەتەری و ئانی با کە ئێمە واتمێ خەڵکی تازەکەی سەربوونە ڕەنگاینەی نەژنەوە بەتایبەت کە ئێمە خەڵکمە مادام دوورکەوتن و جەهەورامانی يعني رنگا چی فرید دەستەنەدێمی ئەگەر فریایی لێ نەگەنی بەروانێ زەڕورە بەرو سەبەبەکەی شارەت نەکەریمە بەزنی دەستی فرقەسە جەنابڵ پێشنیارڵ پێی ئار و خەڵک و هەورامانی و خەڵکی ڕۆشنبیری و ئا سنتەر و ئا یاگا و ئا ڕێکخراوە و ئا NGOایە و بەرحاڵ ئا دڵسۆزە فەرهەنگیە چیشە مامسا بەڕاشکاوانە حەز کرد و ئی مەزوعەیە عەرزکەری بەڵێ ئەڵبەت ئانە کە باسی و قاموسەکەی ماکەری نەکردی و جێ اقتراحەکە کە ئێمە پێویستمە بە قاموسی چینەیە هەن واتمێ هەرمانش پێکردنە هەرمانەی دەستە جەماعەش پێکردنە ئەڵبەتە وەڵتەر ئیشارەتم پانەیە کرد کە ئێمە پێویستمە بینەوەمانە پێویستمە بە ئەرەنیشتێ و پێویستمە بە ئاڵگۆری بیرۆڕان یعنی ئێمە مەتاوێ واتمێ چەند کەسێ با بە خاوەنی گرد و یعنی فەرهەنگ و گرد و هەورامانی یعنی مەکردی چەند کەسی بکەن یعنی پێویستمە بە هامکاری پێویستمە بە واتمێ یارمەتیدای گردی ما هەنجە گرد و مەنطقەکان هەورامانیانە و پێئینێتم مشم یعنی بەرنامەمان بۆ بەڕاستی ئەنجا سەمتەری کەیسە هەنیا مەڵبەندە ڕۆشنبیری کەیسە هەنیا کەناڵی کەیسە هەنی ئینم تاوە ئاسانکاری با بە بەرد و ئەسا بناغی واتمێ پێ ئی کاریە یعنی بتاوە خەڵکە ڕۆشنبیرەکە و نووسەرەکە هەورامانی وەی سادەجە خەڵکانی تەریش کەرمێنە و خەڵکی تەر هەنجە بەرو هەورامانیەوە تامی واتمێ تاوان شارزایی مثلا پێم منە شێوە زمان هەورامانی ئەدەب و هەورامانی پێواکەڕنە تاویستی چی گر خەڵکیەوە چا خەڵکێمە کەینە هەندەران بە خەڵکە ئەکادیمیەکانمە تامی یعنی سوودجە گردی هۆرگێرمێنە یعنی نوێجە ئەرەنیشتێ و یعنی قسەکردێ و ئاڵگۆڕی بیرۆڕایمە بۆنە ئینە یعنی مەسەلەی زەڕورە دواتر ئەڵبەتە ئا بەرنامەی کە ئیسە هەنێ مەسەن پێویست پارەیە کەرو کە بەرنامەکە شێ و یا کەمتەرێ و کاتەکە شافراوان کردیۆنە پێی ناوێتی پتاوە فراوانتر یعنی قسە سەر و هەورامانی کەرانێ واتمێ ئاتایبەتمەندیان دەسەنە نەیەمێ کرد ئێمە ئانە گرنگەکەمە پتاوی ئانەی پارێزمێ و پانەیە هونەری کوردی دەوڵەمەند بوونە کە من پتاو بەشەیە بە زیینەی بازوە نەک پانەیە کە من مثلا کاریگەری گۆرانی منطقی ئەڵبەتە مازمی کاریگەری هەرنیە هەر هەم بەڵام مشم پێ دەوڵەمەند کردی بوو یعنی ئانە چ کاری تەرەکە مشم واتمی کریۆنە یعنی چند بارە ئێمە منەجم ئەنە یعنی بەعزی کاری ئەڵبەتە کۆمەڵی چێوی تەریچ هەنی کە
کریانەی ڕاست سەرمایی مامۆستاکیان ئەزوم یعنی ئێمە دامەی کاری زیاتر سەر فەرهەنگ بوومە کەرمێنەوە بە هەمدەنگی و بە هەمسایی وێما و بەرحەڵ بە یارمەتی هەست و یارمەتی کێ بەرحەڵێمە باو با پیران ماوەجە بابا گۆرەی ماوەی مەهۆرماگرتنم تامێ یارمەتی مەفرەتر بوو فۆمکەرە یعنی پشتیوانی هونەرمەندەکانمان بێت نەشو کە بەڕاستی هونەرمەندی هەورامانی گۆرانی واسەتیە خەڵکی تەرکردیان هیچ نوع پشتیوانی نییە يعني هم پشتیوانی زانستی و ئەکادمی هم پشتیوانی مادی و معنوی يعني کەمە پشتیوانی البته یەکچ من عرض کردم مامۆستاگیان بەرحەڵ نەتەوانشا بەڕاستی يعني ئەگەر کا پشتیوانی مادیە نەبێت نەتەوانشا خزمەتی فرەتە ڕەنگە ئەگەر بێ خزمەتی خاستەر شاکە بێ خزمەتی فرەتەر شاکە ڕاست سەرمایی و ئانە بەڕاستی ئەرک و حکوومەتیا کە مشۆم خەمو هونەری بۆ چنی خەمو هونەر منطقە کاتەری مۆڵم چۆن پاسێک خەمو هونەری منطقە هەورامانی وەرە دام و دەستگای تایبەت بوونەوە بودجەی تایبەت بۆ پێ ئاماژار بەڵێ بەداخەوە بەم یەک سوال ئەسکەی مامۆستا خۆ ئێمە بینمێ کێ جای یێرە بەشەکە و باسمی هەورامانی لە هۆن ژاوەرە و یێرە بەشێ مهمش بەهۆ حەشیمەتی فرەتەرژینا ئێران هینا چیر و دەسەڵات و حکوومەتی کۆماری ئیسلامیانە کە پێی نمونە ئێمە شاهدن مێکێ 4-5 یێرە 4 شاعرێکە تەشریف شار دەبێ پێی ئی فستیواڵ و دمەین و هەورامانیە فستیواڵی هەورامان ماچە و جەلە و ڕژیم و ئێرانیەوە کۆتبینی چیر و بەحاڵ ئەوە پرسێ و ئینە چێشتاکردن و چیل وێندێ و عازیەت و ئازاری و من هیوادارە ناکێ هیچ وەختێ ڕۆشنبیرێ شاعرێ فەرهەنگ دۆسێ زەحمەتکێشێ هەورامانی و وە کوردستانی بەگردی ئینە نەبا لەم پەری پێشە بەڵامتر ئینە وەکو واقعیتەکان کێ بەحاڵ کۆماری ئیسلامی مەچا بابەتیشەوە زڵما کەرەونە یعنی نماز و تەنانەت بە زمانەکەەوەمە بوانمێوە بنویسمێ شعرێوە واچمێ یا تەنانەتی مەسەلەن دیارە هیوادارە کێ ئاچێوە ئێستا چی زیاتر نەبوو خەڵکی خۆڕاگر بوو کە نازمێتە چی زیاتر بەرحەڵ تاوناماوە و چی ڕێچەوە گەرکشا بوو هەرمان ماسر کەراکێ ئەدەب و فەرهەنگ و کولتور و کەلەپوری ڕەسەنی کوردیمە جەبێنە بەرە دۆستم لەبۆ ئاستۆژجیا ئاخ چێشکەر و بێیاورە خوێم داو خێشگردینێ دڵمەنێ هەرتاو مر و داغداورە خوێم کەسڵم نیۆ یاڵێم کەرۆ داو لێوە خەم خاوریم کەرۆ کێشی وەن و زاوریم کەرۆ پەی کۆمل و بێیاورە خوێم کۆمێ و نەبێ داڵم کەرۆ لاو دۆستەوە یاڵم کەرۆ بەڵکوم زەڕێ و شاڵم کەرۆ داڵ و مەدەت هاواورە خوێم ئەرمن گنێم چەمڵەم چەمێش چی نەکێشێنێ خەمێش شەربەت وەرێنێ چاودەمێش وێم خاوز کەرێنێ چاورە خوێم ڕەنگەم جبەروە سوورەنە بێدۆست زێڵم نورەنە ڕازم دراوز و دوورەنە تەن شقڵە و بیماورە خوێم هاوارمۆ پەی تەزەڕین دڵمە بێ ئەڤداڵ و بەرین وێڵ و کەش و کۆ و وەرمەڕین سەرسۆمەن و ساڵاورە خوێم کەم تاڵە ناو ئیغباڵ خراوب کردم سڵۆم نەبێت جواب زێڵ و منڵ گێرە کەباوب مەگنۆم وەنە بێعاورە خوێم ساودەم پەنە تەڵێ و ڕیۆن قیمەت شەنە سۆنەم گیۆن چی ماو مەڵەم مەگنۆم زیۆن گاماوەر و ئیکراورە خوێم خەمڵەم فرە شاڵیم کەمۆ سینەم بێن کۆگا و خەمۆ گر دەرد و دووری تۆمەنۆ زاوم و تەوە یەکجاور خوێم تۆمەی ملیا و گێوتەری پەی چێش تەرێزجە من کەری ئیمۆن و من گردی بەری بێ قەدر و سووک و خاورە خوێم سابۆرێ لاوم ئەنناسکەرە دەنگڵ وەش و ئاوازکەرە داولێوە خەمزە و ناوسکەرە ئەس بۆ فدێڵ نازداورە خوێم سەیدی لەنۆ بۆڵ و فەقیر عەشق و جوۆ ناو گێرە پیر چنگ و غەمۆوە واورەگیر خەم کێشەڵ و خەمباورە خوێم
لە ڕاستیدا هەروەکو ئاماژەم پێدا چ ڕژیمی شاهنشایی لە ئێرانێدا و چی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانێدا لە نوێی خۆیاندا کە مێژوەکان لەسەر بنەمای چەڵاشەکاری داڕێژراوە لەسەر بنەمای ئەوە داڕێژراوە کە نوێژووی نەتەوەکانی وەک کورد چەڵاشە بکەن و لەسەر مێژووی کورد مێژوویەکی نوێ بۆ خۆیان ساز بکەن ئەمە تەنها بەوەوە گیری نەکردووە بەڵکو چ لەباری ئەوەی کە ئەو کێشە ئەو دەوڵەمەندی کە لە کۆمەلگای کوردستانێدا هەیە و بەدی دەکرێت کە لە چەندین ئاین جیاواز پێک هاتووە بۆ نمونە هەر لە ئاین ئیسلام دەر ئێمە شیعەمان هەیە و سونیمان هەیە کۆماری ئیسلامی ئێران کە ڕژیمێکی شیعەگەریە و لەسەر پێوەری دوانزە ئیمامی دامەزراوە هەوڵی داوە کە کوردی سونە و کوردی شیعە کێشە بخاتە نێوان کوردی سونە و کوردی شیعە بۆ نمونە لە کرماشان هاتووە هەستی شیعەگەری هەستی ئاینی زەخ کردوێتەوە بۆی کە کێشە لە نێوان کوردی سونە و کوردی شیعە ساز بکرێت و بەو چەشنە ئاژاوە و دووبەرەکی بخاتە نێو پێکهاتی کوردستان و پێکهاتەکانی نەتەوەی کوردەوە کوردستان کۆمەلگایەکی دەوڵەمەندە کۆمەلگایەکی فرە ئاینیە لە ڕۆژی مێژوودا دەیان ئاین لەو ناوچەیە سەریان هەڵدا کاتێک ئێمە دەڵێن ڕۆژهەڵاتی نێوەڕاست ناوچەیەکی ئاڵۆزە تەنها بۆ واتایە نییە کە لە گیر و گرفتی سیاسی ئاڵۆزە بەڵکو لە فرەگەری فرە ڕوانگەیی فرە ئاینی فرە چەشمی ناوچەیەکی جیاواز و دەوڵەمەندە ڕۆژهەڵاتی نێوەڕاستی بچووک کە ناوچەکەی کوردستانی گەورە و شیعەکانی زاکرۆسە مێزۆپۆتامیایە تەنها لەو بارەوە دەوڵەمەند نییە کە ناوچەیەکی پڕخێر و پڕبەرەکەتە و نەوت و گازی هەیە سامانێژی ئوستروشتی هەیە دارستانی هەیە ئاو هەوایەکی خۆشی هەیە کە نەساردە نەگەرمە و کۆمەلگا دەتوانێت خەڵک دەتوانێت پێشەوەچوونی باش بەخۆی ببینێت بەڵکو ڕۆژهەڵاتی نێوەڕاست هەمیشە لەژێر کاریگەری ئیمپراتورەکانی دەوروبەرا بووە هێزەکانی دەوروبەرا بووە و هەمیشە هێرشی کراوەتە سەر مەبەستم ئەوەیە کە بڵێم کێشەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ئاوازەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئەمڕۆیی نین بەڵام بەداخەوە سیستمی کۆماری ئیسلامی ئێرە ئەمڕۆ دەیهەوێت لە ڕێگای جیاوازەوە لەو ڕێگایەوە کە بۆی دەکرێت بێت پێکهاتەکانی کوردستان لە یەک دوو بخاتەوە و درست بخاتە نێوانیان هەورامان وەکو باسم کرد و ئاماژەم پێدا ناوچەیەکی گرینگە بەشێکی هەرەسەرەکی پێکهاتی نەتەوەیی کورد و کوردستان تێک دێنێت ئەو کولتورە کوردیە کە لە هەورامان پارێزراوە لە هیچ بەشێکی دیگەی کوردستان نەپارێزراوە جلی کوردی جلوبەرگی کوردی دابوونەریکی کوردەواری ئەوانەی کە لە هەورامان پارێزراوە سیاچەمانە کۆنترین دەتوانین بڵێن کۆنترین دەنگ و ئاوازەی کوردە کۆنترین دەنگ و ئاوازەی مێژووی کوردە کە تاپی ئیسەیش وەک خۆی ماوە و بەردەوام لە خزمەت ئەدەبی کوردستاندایە لە خزمەت دابوونەرێتی کوردستانەدایە بەڵام دیارە کۆماری ئیسلامی ئێران هەوڵی داوە کە هەورامان لە ڕێگای چەند کەسێکەوە کە دەستکردی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانن هەورامان لە کوردستان جیاکاتەوە نەکەر هەورامان هەوڵی داوە جافەکان جیاکاتەوە لە کورد هەوڵی داوە شیعەکان کوردە شیعەکان کە بەشێک لە پێکهاتی نەتەوەی کوردستانن ئەوان جیاکاتەوە ئێمە هەمیشە وتومانە کێشە ئێمە ئاینی نییە کێشە ئێمە کێشەی سیاسیە و دەبێت ڕێگری بکەین لەو سیاسەتانەی کۆماری ئیسلامی ئێران کە دەیهەوێت پێکهاتەکانی کوردستان کە بۆ ماوەی 12,000 ساڵ پێکەوە گونجاون پێکەوە سازاون و نەتەوەی کوردیان لەو دۆخە و قۆناغە دژوارە نوێژوێ ڕزگار کرد و بۆ ئەمڕۆ وایەنگەیاند و کولتور و ناسنامەی کوردیان پاراستۆ دەبێت ئێمە ڕێگری لەوە بکەین کە ئەو کولتورە لە بین بچێت ئێمە دەبێت پارێزگاری دەستکەوتەکانی کورد بکەین گەورەترین دەستکەوتی نوێژووی کورد ئەوەیە کە زمان جلوبەرگی خۆی پاراستووە ئەو پاراستنی ئەو زمان و جلوبەرگەش بەشێکی هەرە گرنگی لە هەوراماندایە ناوچەی هەوراماندایە کەواتە ئێمە لێرە ئەوە دەڵێن ئەو کەسانی کە دایان هەوێت هەورامان لە کوردستان جیاکەنەوە پێم وایە خەیاڵیان خاوە و ئەوە بۆ چوونێکە کە خەڵکی ناوچەی هەورامانیش و باوەڕیان بۆ شتە نییە چونکو پێم وایە هەورامیەکان لە سۆرانیەکان و زازاییەکان و بادینیەکان کورتترن و ئەوان خاوەنی ژوویەکی دوور و درێژن لە ناوچەکەدا بۆیە ئەو سیاسەتی کۆماری ئیسلامی سیاسەتی سەرکەوتوو نابێت دیارە ڕژیمی کۆماری ئیسلامی هەوڵی خۆی دەدات هەروەکو چۆن لە ماوەی چەند ساڵی ڕابردوو
چەند وایکراوێکیان دۆزیەوە چەند ئاپەوارێکی مێژوویان ناوچەی سنە دۆزیەوە دوایی وتیان ئەوە دیاکۆ دامەدرێنەری ئیمپراتوری میدیا بووە و دوای ماوەیەک ونیان کرد بردیان و شادیانەوە یعنی کۆماری ئیسلامی ئێران هەمیشە هەوڵی داوە کە خاتە نێو کێکهاتەکانی کوردستانەوە نەک هەر کۆماری ئیسلامی ئێران ڕژیمی تورکیش داگیرکرانی کوردستان هەوڵی خوانیان داوە بەڵام بەخۆشیەوە نەتەوەی کورد لەوە هوشیارترە کە بتوانێت بکەوێتە نێو گۆماوی چاواشەکاری ڕژیمانی داگیرکەری وەک کۆماری ئیسلامی ئێران و وەک ڕژیمەکانی دیکە خوانو رام كوتن ايكونه واورانه من ارو رام كوتن ايكونه واورانه انتواد ما وبالغوتو اغوشيم نبي اورانه